وەکچاوە هەموو ئاینên دێن کوردستانê bi azadana babetê olaxwa li nav mekteba de dixwînin, êzîdî jî li her cihekî li Kurdistanê bin babetê êzîdiyatiyê li xwîndingehan de dixwînin. Vê carê li êzîdxanê de em ê behsa babetê êzîdiyatiyê û naveroka wan partokan ku li xwîndingehên Kurdistanê ji bo xwîndkarên êzidiyan têye kirin, em ê behsê bikin. هلبت پشتی سرهدانا پیروز در بهار سال 1991 پشتی بنگه هلالش هات دامزراندن وصا هزر کرن کو بابت ازیاتی القطابخانه بیتا ورگرتن السال نوتشش فرمی به رضامندیه وزارت پرورده هلبت برنامه پروگرام هادو پیشکش کرن و وزارت موافقه سر کرو هر همان سال دل نوت و شش هات خواندن لی حمید ایک پرتو که دبو هات بو دانان اجلای برئیس پیر خدر به هنگی سروک بنگه هلالش بو وقتی قطابخانه فرمی اف عراق ولات او ناوی عراق پشتی سالا 21 دو سه پارچه پیک ونن و ناوی کرنا عراق کردستان بی اراده خلکی کردستان به ونوساندن ازدیل من نچونه قطابخانه فرمی قلنا كو درسا دين الديب دانا بر زارو كدما وهتا صالي سياجي از دينا چون بريك تني اسماعيل بك مفيد مرف اماجي بيبكت هنراوي اي نبس كوري خوفري كرا قطاب خاني عبد الكريم بل كوي كيجا خوجي وانسا خاتون جي فركرا قطاب خاني و بوجي غازنده جي خلقي غازده شوي كرن اي هنا داير يكم قطابي از دي الكردستان العراقي عبد الكريم بويا كوري اسماعيل بقي يا كم كجا از دي قطابي بويا وانسا خان وانسا بويا كجا اسماعيل بقي والسوفيت بريجي حسن بك كرخو يوسف بك صالة 1911 فركنا قطابخانة الأرمنستاني وبشتينجي أو يوسف بك وبوا أندامي برلماني أرمني شنوري رحماني اشتكبيري رحماني اشتكبيري بكور اشتكبيري الله ملك شيخ سن حق حبيب الله مقلوب مرقى صلاة صلافي المقلوب المرقى الاشي جمع بني ماي لا شيخنا نقبل عردي زيد خانه سرد كشتا برسلطان شيخ هادي العباس يا شيخ هادي ملك شيخ شرايط واذكري سمعت بسات تذكري بن الدايم رويد العدوية شرقي شامي تفكري بن دولة خليفة عصر وزاد زمان الدايم شراي ملكي ميران هفت ملياكتا بو ازدي شرقي شامي خلكي شنقالي المحب أهل الإيمان البرسلطان شيخ هادي ملك شيخ سنوات كريبه هاو كسنة قربانكي رحمتي الصلاة يا رب رايت آخرتي خداني كرمي جيشي قليل شيخ حاكم وسنتي راسي قالك وسا تشتاقي بزحمان نكرين نيبوان ده بس بابت هر دوان زينه صفايا كي هما دوان زينه ما صفا مش دوان زبي شويكي برفلتر هاتو شي كدن وف برف بنفيا هي برفلتر بگن و بابت المالي زياده در بگن 13 بابتن نابورید ام داخوازیت کن یعنی شویگی میجوی بده چیکن میجویا ویتی ده هبه
ڕێ ڕسم بەرفرەحتر بگەن ژمارە ئەم بترش خۆلە سەر ئێزدیادی زان بن ڕاستی تشتێکی گەلێکی قەنجە پۆلا هەشتێژی شێوەیەکی گەلێکی ڕێکوپێک و قەنج و تشتێت گەلێکی گرنگت ئێزدیادیدا دیدا چێکرینە بەس مەدوێ شێوەیەکی باشتر ینی هی باشتر بەرفرەحتر لێ بگن و ژمارە باشتر بگەنجی بابەتی ئێزدیاتی هەرشکە من داهاتێ خواندنە بەس نەب شێوەگی فەرمی بووە ساڵێت شێستا ئەف بابەتە ئەلمدار و زانایت ئاینی ئێزدیا هەندێک بابەتت گوتن بۆ قوتابیان ما ڕاستی احتیمالە لوی وەختی نەب شێوەگی ئەکادمی بێ هەروەسانێ پشتی هینگێ چەندین ساڵاما ئەوە هەتانی 1996 پشتی متطلبات وی خەلکی زێدە بوون لەسەر و ئاینی ئێزدیات ڤیا بێتە خواندنە قوتابخانێت ما ئەو بۆ لژنە کاتە بەرهەفکردن و وان بابەتە ئەف بابەتە بێنە ئامادەکردن تاوان چەندین کۆمبوونمە ئەنجامدانە البنگە هێلالش بەری ئەف پەرتۆکە بێتە ئەنجامدان بلی هەموو ئاکادمی بوون و هەمووژی مثاقف و زانا و شەئن ئێزیدی ئەvە زیرەک بوون ژ بەروێن دەژی ئەو تشتی هاتنە دارشتن و شێوەگی علمی هاتنە خواندنە و بێتە ببتە بابەت بکەفتە دەستی قۆتابێت مەدە پاشە ڕۆژی پۆلا ئێکێ هەتانی شەشێ ئێک پەرتۆکێ دەبوو پشتی هنگێ لە ژنەک هاتە کارئینان ژ مامۆستا و پسپۆرێن پەروەردەیی ژ کەسانên ئێزدی ئەو پەرتۆک بەرفرەترکردن و هەر بۆ هەر پۆلەکێ پەرتۆکێک هاتە دروستکردن و نۆ سەبارەت ئەوی بابەتێنەوە ئەز دەمەوان یê پۆلا هەفتê هەتانی nehê پۆلا هەفتê 12 بابەتن و پۆلا هەشتێژ 12 بابەتن 6 بابەت وەرزی یەکێ تێنە خوێندان و 6 بابەت وەرزی دوێ تێنە خوێندان تەنێ پۆلا nehê ئەو هەردوو وەرزاژی ئەو تێنە خوێند 14 بابەتن هەفتە بە هەفت تێنە خوێندان صورة بله اف بابت دان یه صفحه ایکی حتی صفحه هشته ساتم تاسم بون و ما مستای گل تاریکار بون و بگمان صفحه ایکی هش مرحله يعني نقلك جران بت مرحله بو مرحله بشكل جران تلتت و بابت جلك خوش بون فيري جلك رأي ورسمي خوبون في كتابي ده كوديك بابي ما اف رأي ورسمه بو ما نقوتين جلك التلت سەبارەت پۆلا هەفتێ بابەتێن جۆرا و جۆرن وەکو خودێت باوەریامە ئێزدیاندا دیسا بەحسێ چەند خاص و چاکین ئێزدیات کرد بەحسێ فەرزین حەقیقەتێ و تەریقەتێت کرد ئێزدیاتێت کۆمە چەندین فەرز هەنە فەرزین حەقیقەتێ و فەرزین تەریقەتێ دیسا بەحسێ ڕۆژیات کرد بابەتێک تایبەتە و خاص و چاکین ئێزدیا لەسەر شیخادی الورد دويجي ديسا سر شيخ فخري آديا بابتكي تايبتا و قول فروارك وشندين فروارن و قناو سزاد ازدياتي دا ديسا شندين بابتن دي وكو قولو او برتوكو تكستن دينيا ازديان افا سبارات بابتي بولا حفتي بوما صالي سيادة جندكا بچوكت خفري كرن دیسا گوت نەوەکو دەرسا دینێ دیب دەنە بەروان و گاوەکێ پێشوە چۆن چار گاوە پاژوەت هاتن هەتا یادی بەخێر سعید قەزاس و کورد بوو خەڵکی سلێمانیە بوو بووە مصەرفێ مووسل
ئەوی دەبێت کووردا قایمەقامێت کورددانان ئێسفنێ شێخان سنتەری قەزا شێخان ئەوی قایمەقامێکدانەوە ناوێ شاکر فەتاح شاکر فەتاح نەبەس ئیداری بوو شاکر فەتاح ڕۆشنبیرێکی کورد بووژی شاکر فەتاح و پشتەوانیا سعید قەزاس قاری میرێ ئێزدیا و بابێ شێخ ئاشنا بکەن کوردستان زارەکە خۆ بفێرەکەنە قوتابخانە و سۆز دانەوان گوتێ ئەم نەبەس دەرسا دینی دینادەینە بەر زارەکەتۆ بەلکو بلا زارەکەتۆ دەرسا دینی خۆ بخونن لێمە چکتێ بێ نووسی نەبوو تشتێکی بەرهەف وەک پەیرە و پرۆگرام بۆ بابەتە دەرسا دینی ئێزدیا نەبوو نار ئەڤە خوندەوانش نەبوو کوکو دەرسا دینی بێژنەوان رابوون چاری ناچار مجێورێت گوندا کردە مامۆستای دەرسا دینی ئێزدیاتیە قوتابخانە ئەو پرۆسا لەنگۆ لەنگۆ پلنگێکی بەردەوام بوو ئەس خۆشی لە ساڵە پێنجونای ختی بوومە قوتابی مامۆستای مایە دەرسا دینی حەیدەر مجێور بوو ئێسفنێ پشتنگی بووە سەلیم بەک هەتا ساڵە 63 پرۆسێ دەست پێ کرد شنەیەش کۆسەی ینی باشتر بوو شنەیە و هەندان هەگو و ئێزدی زارت خۆفرەکەنە قوتابخانە ساڵە 63 عەبدولسەلام عارف هاتە سەر حکمی مرۆڤێکی مسلمانێکی ڕادیکال بوو ئەوی گوت نە ئێزدی و نە کریستیان چێ نابێت دەرسا دینی بخونن قوتابخانە و هاتە یەساخکردن ئەو پرۆسەش نەما گرێک بوو دلێ مدا گەلۆ بۆچی ئەمە من دەرسا دینی خۆ نەخوێنین هەتا ساڵە 88 حکوومەتە بەحس چاری ناچار ڕێدا ئەهلی دیانەتی دی گۆتقارت دەرسا دینی خۆڵ قوتابخانێت عراقی بخوێنێت ئەو بابێ شێخ حەسنی وەل دەرەجا مەزنی سنەت بشێشم سەکنی ئەو بابێ شێخ عەبدالی وەلیۆ سوورە البالی وەل حەزرەدا مەلەکە جەلالی ئەو بابێ ئالی ڕەشە هەی شێرۆیە جلالشە جوانە شێخاتی پلەیە خۆشە ئەو بابێ شێخ باڕوودی زێمادێ ئەم گەلک هەگە ئەس تشتێکی ببینم vê derêda pirsiyarek de hebe na ron bêlbamê ez çim babetê dîr gerîm biraya min dîr êzdiyatiyê wan nêrim ya ez gelek cara goya xwedime bername ser êzdiyatiyê wan re dam bi tir zanbir ser vî babetî ser yanî perdoga me ez çim babetê biraw ew xwe nêrim ev geşbo bi rastî gelek bîra min maye tan ez bîra nagos qenc ازدیادی خواندم و از دیم از گرگ بیو خودم دیدم دیحانه 20 درجه وانچی ما از قنچ جوابینم از گوی خودم دی و از چون پردوگه دیش نیرم هک از نزار بم تشتک یا تشتکی نی برفره به بم نارون به از چون بابت دی نیرم اصلیت گریم که جگف چیه یا هک از نزانم از پرسیار ماموسای خودم ماموسا مروان براستی که تو بی پولا اکی بناره دست بکی و حتی تو چه دواز دیجی السال بو سالي استوي جرانترد بتا انكو بونو منجارة اول تشتن بس ازدي كي نقول بس مجرد خدي كي خدي ناسي كي ازدي كي يعني نتشتغي بزحمته بو طلبه جبر مشكي چنكم حموز انا قتابيل صفه يجي بنرد مشكي ناو بتوجي مثلا صفه شاري و بينجي ششو هاتاش درباص بيجي تحمله فكر ناكتك وتشتي جران والقرد ايش برفين تجي بشيوجي هاتي دينانا صال بو صالي سفكتر صالاتن جران ترد بتا وهروساني حتى جيتا قونغا دماهيكي طبعا هلبت افرتوكا اگر نل غوروي استي بت قطابي متى ناغيت قلق صناعيه ايش برفين تجي ان بجنا بشيوجي درستي هاتي تشكرن وچن جاراوا هاتي تنقيح كرنجي يعني دسي جارواتي تنقيد كان اللجنة هذا دينانا أو بابتي مثلا نيكون جايبت إيشاش بالتقديم وتأخير وقت تيجي فيجا فيجي حتى إيروجي أف بيداتشونه بردوام بالي. پرزگاه لالش پرزگاه پیروزا ما ازدیانه کانیاس فیزم قبو نشان و آقادن خاص و چاکن مالی هنا چند ری و رسم مالی ده اینا گیران مینا جشنا جمع چلی هاوینی و چلی زغستانی سر سالی وی ری و رسم سفرا ماستا و کشانا قولا و آماده کرنا سیکی و بزری
بۆ هەڵکردنا فتیلە دباوەریە مە ئێزیدیاندا لالش هێوێنێ عردیە قولên me jî ev çendê diselmînin piştî çil salî bi hejmara erdê بێگومان پۆلا دەستپێکێ پۆلایەکێ هەتانی شەشێ هەر دیسە ئێزیاتی تێتە خوێندان و هەلبەت دەمێ پرۆگرامی ئێزیاتی هاتیدانین دوی سیستەمێکی پەروەردەیی وێ هاتیدانین گۆڕەی عەمرێوان قوتابیان بەرنامە پرۆگرامی هاتیدانین هەتانی گەیتێ قۆناغا شەشەیە و لەوانێژی ئەڤە بەلکو هەندێک بابەت پۆلێ دەستپێکیدا هەبوونن هەڵ بێ دەرێ دووبارەت بن بەلکو بێ دەرێ بەرفەرەتر لێ تێتە وەکو هەفتێ وەشتێنەیە قۆناغا ئامادەییژی هەر دیسە بابەت بەرفەرەتر لێ تێت هەندێک بابەتێن دی بخۆبەت گرێ دێت بەلکو بابەتێن دیرۆکی بخۆبە گرێ دێت ینی وەختی قوتابی تێتە هەفتێ و هەشتێ و نەهەیە هەتانی پۆلە دوازدێ ئەوی خەلفیەک تشتگوێ هەی بەری هەنگی ئێزیاتی وا خوێندایی پۆلە یەکێ هەتانی شەشێ دەستپێکی و گۆڕەی ئەوی سیستەمێ پەروەردەیی گۆڕەی مشکی قوتابی ئەو پرسیارە یانژی ئەو بابەتەوێ هاتیدان ئەو گریامە دلێمەدامە هەتا سەرهێلدانە نۆتۆیەکی و پشتی سەرهێلدانە نۆتۆیەکی قەدرێکی دیموکراسی لە کوردستانی پەیدا بوو و دەڤەرامەش سەدا دەه کەفتە بن سیبەرە ئاڵایە کوردستانی مە بنگێ لالش وەکرد من گوت ئەڤال خۆم دێ بەرنامەکە وەسە حازرکردن دیسە هەڤالم نەهەند گەرم بووم بۆ پرۆسسێ مبتنێ من گوت چاری ناچێت کە حەزت تشتێکی بکەم من بەرنامەک بەرهەف کرد بۆ کلاس ئێکس پۆلا ئێک هەتا پۆلا شەش ئەو ئەلفوبەیە لاتینی هینگی دۆکێ ڕێکخراوەکە بوو ناوێ ڕێکخراوە سلک یا سویدی ئێکی کوردێ باکوور سەرپەرشتیاوت کرد ئەو ئاگاداری وێ پرۆسا بەرهەفکردناوی پرۆگرامی بوو و پلاتینی جوامیر گۆ دەجارێک هەر ببینە ئەس چاپ بکەم چاپ کرد ینی کتێبەک دەڤەرە بادینا کوردی سەر ئێزدیاتیە سەر بابەتی وانێت ئێزدیاتی بێتە چاپکردن تشتێکی نو بوو پشتینگی پرس و شێوەر میری کرد و بابێ شێخ کرد و پشتەوانی نۆ بکەن ئەسوێ وێ کتێبێ بەما وەزارەتە پەروەردێ هەندە وان ئەو باوریە نەبوو کو دێ پێشنیارەمە سەرگرت مگۆ داز ببەم من دانەیەک بۆ جەنابی سەرۆکی فڕێک یادی بەخێر فەلەکەدین کاکەی ڕەمەدانەیەکدا مامجەلاژی ڕەحمەتی هەردووکە گەلک دڵخۆشیا خۆ دیار کرد و وەزیرێ پەروەردەی ڕاستپا هاتە ڕاستپاردن و ئەو کتێبە بێتە کتێبەکە فەرمی و ساڵە 96 کتێب هاتە چاپکردن لای وەزارەتە پەروەردەی هەرێمە حکوومەتە کوردستانی بێگومان بابەتی ئێزیاتی بابەتێکی ئەشکارا و ڕۆن و سادەت کاربیجانی گەلێکی ڕۆنەیە هەند زەحمەت تێدەنینە هەلبەت مامۆستا دەبێت ئێزدی بێت و باشترە ئەگەر خەریجێ کوردی بێت بێگومان هەر بابەتی کوردیە و ئەو کەسێ بێژتی ئێزدیە و ئەو بابەتێ تێنەگوتن ژێ ڕۆژانە بەلکوێوان ناوی بابەتی دەت ناوان مۆضوعات دەژیت لەوانێت دەگوتن يعني أسفيري ديني ممكن يعني شا جو ما جو إزياتي شاوية ودينكي كا دي أف دينا بحثا تشيت كت وسرتشيلات آخذت وأفا بابتي قالك بابتي يجشن متى دنا وإن شاء الله هتا هيفا دوازنا مي دي جشنا ما جشنا وجياتت في دليل ده شيء ده ما بحسيكت
تاوسێ گرێبندین تاوسێ ئەف تشتێکی گەلێکی نووی بامە معنا هەموو تشتێ دوێ هاتیە دانی معناوی گرینێ دێ ئەف گەلەگە بابەتێکی گەلەگێ قەنج بوو وی باش بوو و ڕاستی و چاشەمە سۆژیگەتی دێ بەس هیم نەگەشتینێ ئیشە لە الأسبوع العربي سيدة مروان ويوانجش مرة شرحيني ومي فيربونك باشتر السر چهارشنبه سور و جشن جمعی وان ام فيربونه براستي بس چهارشنبه سور هیچ مرة يعني چێترش مرة او كم زانبن كاري ورسم چینە و قولك جهة قولة چهارشنبه سور او جديدة هيا و هەر تشتێکیت ئێزدیاتێدا هاتیە پاراستنە سینگێ با واپیرێت مەرە سینگی قەولبێژە سینگی ئەلەمدارادا چەندە هەندی فەرمانژی هاتنە سەر ئێزدیادا بەداخەوە گەلێک جارە تشتێتمە هاتنە شەوتاندنەوە هاتنە ژناوبرنەوە زانایەتمە هاتنە کوشتنە بە سەروێ هەندێ دەژی هێشک و با واپیرێمە کەلتورێکی زەنگین وی بە ژمارە هێلای ژبەرێکێژی توبەری خۆبەتی قەولبێژی ئێزیدیا هەموو ئەف پەرتۆکە ئەلسەر قەول و قەولبێژەیە گەلێک جارات تشتێن مێژویژی هاتنە ئەنجامدانە بۆ نمونە مەسادرا سەرنویسیە ینی سەرشی حەسەن بۆ نمونە ئەن سەرشی خادیە یەکێ ئەنشی خادیە دوێ ئەف تشتە هەموو بتریاوێ ئی ئەکادیمیە ئی زانستیە چینکی دینە ئێزدیا نەهاتیە نویساندنە کورد پەرتۆکەگەدا چەند پەرتۆک هەما هەبنژی ئەو پەرتۆکەژی بەداخەوە گەلێک جارە زۆرداری لێ هاتیەکردنەوە تشتێن نامۆ کەتنە ناودێ و نەل گۆربیر و باوەرێ منە تشتاتنە ئەنجامدانە مەڤهاتنە زەلەقاندنە بەس ئەمژێ دوورن. بێگومان هەر دەستپێکی وەختی مەبەحسێ کردی پێخدر ئەو پەرتوکە وەکو بنیاتێک دانایی ساڵە 1996 دەمێ موافقە وزاری سەرهەتدان بەری هەنگێ ئەو بابەتە هەمیژی وێدانی بەرسینگێ جواتە ڕوحانیا و میرێ شێخا و ڕەسامەندیاوان هاتێ چاپکردن و هەر قەولێکی هاتی دوێ پەڤان پەرتۆکادا هەرش قۆناغا دەستپێکیش ئێکێ هەتانی دوازێ هەمیژی البا قەولزان و زاناین دینێ ئێزدیان هاتنە وەرگرتن و ڕەزامەندیا جواتە ڕوحانیا و میرێ شێخا. چافکانیمەیە سەرەکی هەر سینگێ پیرەمێردمە بۆ ئێک و ئەو تکستێ مەش سینگی پیرەمێرد خۆی نایە دەر ما چاپ کرین کە کتێبە ئێزدیاتی کاڤەیە ساڵافتونەی مە ئاماژە پێکردی بەرینەوە ئەو تکستێت ئەو قەول و بەیت ئەو دوعا و درۆزێ مەش سینگی پیرەمێرد خۆی نایە دەرومەت گۆ کتێبە ئێزدیاتیدا و پشتی گیت کتێبە گوندیاتی داوایل 85 مە چاپ کردی و پشتیگی هژمارت گۆڤارە لالشک و هەر هژمارەکێ تکستەک دوو مەتێدات و بەڵافتکردن ئەو بوونە سەرچاوی سەرەکیە دانانە کتێبە ئێزدیاتی وانە بۆ قوتابێت ئێزدیان ئەوە ئێک یادوێ ئەو ڕێ ڕسمێت درێژیە ساڵێدا چی بگرەش جەژن و هەلکەفتێتمە توافێتمە ئەوێت لالشێژی و گوندێت ئێزدیاش تێنەکردن ئەو ڕێ ڕسمێت لالش تێنەمەشاندن ئەوژی بوونە چافکانیە دوێ ئێزدیاتێ ناڤەڕۆکی وان کتێبە ئێزدیاتی شێوەیەکی پەروەردەیی زمانێکی سادە ڕاچافکردنا تەمەن و ژیانی قوتابیاش کلاسێک هەتا کلاس 12 ئەو کتێبنە چاراخۆ کرد ئەن هەوڵدا ئێزدیاتی پام دەینە ناسم شێوەیەکی پەروەردەیی ئیساکە.